تیپی تازە پێگەشتوانی پێشمەرگەی سلێمانی لە نێوارگای خۆی ماوەی زیاتر لە مانگەکە ئامادەکاریەکانی بۆ خولی تازە پێگەشتوانی یانەکانی کوردستان دەست پێ کردو و یانەکەش چاوی لە دەستەبەرکردنی ئەنجامی بەرچاوە لە خولیام ساڵدا. تازە پێگەشتوانی پێشمەرگەی سلێمانی بەر لە مانگێک لە دەستپێکی خولی ناوی تازە پێگەشتوانی یانەکانی کوردستان ئامادەکاریەکانی بۆ پاڵەوانێتیە چڕ کردوتەوە. تیپی تۆپی تازە پێگەشتوانی پێشمەرگەی سلێمانی بە ڕانەرایەتی سۆران سەلیم ئامادەکاریەکانی بەرلەمانیەک لە دەستپێکی خولەکە چڕ کردوتەوە. ڕانەری تیپەکە ئاماژە بۆ دەکات کە ئەوان پێش ئەنجام گرنگی بۆ دەدەن کە یاریزان بۆ داهاتووی یانەکە و داهاتووی تۆپی پێی کوردستان دروست بکەن. ئێمە وەکو بەرنامەی یانی وەرشی پێشمەرگە بیلەواکەینەوە کایزانەکانمان بۆ داهاتوو دروستکەین ئەنج بیلەواکەینەوە کە مەنافەسی خولی کوردستانی پێ بکەین. ئێمە چەندین ساڵەکە تەجروبەی تازە پێگەشتوانمان هەیە چەندەها یاریزانمان پێگەیاندووە کە ئێستا لە خەتەکانی یەکەمی شاری سلێمانیا یاریەکەن ئەگەر بێت و لە نادەگی خۆشمانە یا جێگەیان نەبوو بێتەوە یا پلان و ڕێمنایی مدەڕیبەکەیان نەبوو جابێت لەگەڵیا لە نادەکانی شاری سلێمانیا کە زۆرینەیان یاریەکەن. ئێمە بیلەواکەینەوە کە تیپێکی باش دروستکەین بۆ داهاتوو ئەنج بیلەواکەینەوە کە نەتیجە بینین چونکە خولی تازە پێگەشتوان و لاوان لە سەر ئاستی هەموو دنیای عالەمە بیلەواکەن و کاریزان بۆ خەتەکانی پێشەوە دروستکەن. ئێمە پێکاتەکەمان تازەیە لەبەرەوەی یەک جاریزانی پارساڵمان ماوە. سوپاس بۆ خوای گەورەی یاریزانەکانی کەمان هەمیان لە لاوانن ئیشەکەین لە لاوانیشەوە هەر ئیشان لەسەرکرێ بۆ خەتەکانی پێشەوانێ. ئیمساڵتی بێکمان ئامادە کردووە لە خلاری مانگ و نیوەکە بڵێم ئەرکەکە قورسە یعنی تۆ بۆ مانگ و نیوە فێری تەکنیک و تەکتیکیان بکەی. بەڵام لەم تەرەفی زۆر نەجوانی ئێوە داواکاریەکەم لەو یانانەیە کە فێرگیان هەیە بیلەوە بکەن و کاریزانەکان پێ بگەێنن لەسەر ئاستی یانەکانە یاری بکەن و چونکە ئەوانی ژماندون لەبەر ئێمە 64 فێرگەمان هەیە ئەبێ بیلەوە بکەن و کە شاری سلێمانی دەوری 5-6 نادیمان هەیە کاریزانەکانیان تیا دروست بێت. سەرتا بەنای خۆی گەورە میرۆوان ئێمە وەک یانی وەرشی پێشمەرگە هەمان زمانەیە سەرکەوتن بەدەستبێنین هەموو یاریەکانی خۆی تازە پێگەشتوانی کوردستان و هیوادارم ئاشتێکی باش پێشکەین لە خولی تازە پێگەشتوانی کوردستان و سەرچاوەی کوردستان. بەلە بەڕاستی تیپێک نمونەیمانەیە لە سەر تاسەری کوردستان و هەموو قەزا و ناحیەکان و شارەکەکان. سەرەتا ئێمە وەکو یانی وەرشی پێشمەرگە بڕیارمەنداوە بەتموحێک بڕۆین یاریگاوە بە ئەنجام بڕۆین نەک بۆ شکست و تیپەکە لە ئێستادا ئامادەکاریەکانی گەیشتۆتە لوتکە و تا ڕادەیەکی باشیش یاریزانان ئاماژە بۆ دەکەن کە ئامادەن بۆ ڕکابەرەکانی خولی ناوی تازە پێگەشتوانی یانەکانی کوردستان کە ساڵانەیەکی تۆپی کوردستان بۆ سەرجەمیانەکانی کوردستانی دەکاتەوە.